بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم، ئەوەی کە ئینسان لە خولگەکەیە ئەسوڕێتەوە یەکەم جاروتیان با مادە بێ. ئینسان ماوەیەکی زۆر بە دۆری مادەیە هەڵسوڕا، هیچی دەگیر نەبوو. دوایی مادە گۆڕا، بوو بە قەومیەت، بوو بە وەتەن، بوو بە شعارات، بوو بە کۆمەڵێک ناو ناتوەرە کەما ئەنزەل الله بها من سوڵتان. دواتر شتێکیان دانا بە ناوی هیومانیتی، بە ناوی مرۆڤایەتی، ئینسانیەت. چۆن ئینسان بتوانێت لە خولگەی خۆیان بسۆڕێتەوە، ئینسان چاک بێ، باش بێ، بەرژەوەندەکانی لە شوێنی خۆیان بێ، بۆ خزمەت و بۆ مەسلحەتی خۆی ئیشکات، ماوەیەکی زۆر ئێستەشی لەگەڵا بێ. ئینسانەکان بە دوای ئەمەوە وێڵن کە ئینسان جارێکی تر بێتەوە بە میحوەر لە خزمەتی خۆیان بێ. بەڵام ئەبزانین تا چەندێک ئینسان ئەتوانێت وەکو مرۆڤایەتی، وەکو هیومانیتی بێ بە میحوەر و سەر و خۆی لەبیر کات. هەر کاتێک خۆشەویستەکانم ئینسان بە دۆری خۆیان سوڕایەوە، لە خولگەیەکی ونە سەری جێشەخوات و لە هەر لەحزەیەکە ئەبێ ئەکەوێت، ئەبێ بۆ کەسەی کە كمثل الذي استوقد نارا فلما أضاءت ما حوله ذهب الله بنورهم. ئاگرێکە کاتەوە و بەرچاوی خۆی ڕۆشن کاتەوە، دواتر خوای گەورە ئاگر و نورەکەیانە با و ئینجا بە دوای نور و ڕووناکی و ڕێگەیەکی ترا ڕاکەن.